ئەو خاڵانەی کە باسمان لێوەکردن بابەتی فڕۆکەخانەکان بوو لەگەڵ سنوورە نێودەوڵەتیەکانی نێوان هەرێمی کوردستان و وڵاتانی تورکیا و ئێران و هاتنی گەشتیار و سەفەرکردنی هاوڵاتیانی خۆمان چه بە ڕێگەی فڕۆکەخانە بێتن یان لە ڕێگەی خاڵە سنووریەکان بێتن. هاتوچۆی نێوان پارێزەکانی هەرێمی کوردستان و هەروەها لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ پارێزەکانی تری عێراق. ئەو گەشتانەی کە بڕیارە بەپێی ئەو بڕیارەی کە لە عێراق دەرچووەکردنەوەی گەشتەکانی فڕۆکە لە نێوان شارەکانی عێراق یەکێک لە خاڵەکانی تر بوو. کۆنتڕۆلکردن و زیاترکردنی هاتوچۆی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و ئێران و تورکیا بە تایبەتی لە خاڵەکانی سنووری لە ئیبراهیم خەلیل و حاج عومەران و باشماغ ئەم سێ خاڵە سەرەکیە دەستنیشان کران بۆ ئەوەی کە ڕێکاری نوێ بگرینە بەر بۆ ئەوەی هاتوچۆی بازرگانی بە تایبەتی لە ڕووی سوتەمەنیەوە و کەلوپەلی خۆراک و دەرمان پێداویستەکانی ڕۆژانە کە هاتوچۆی نێوان هەرێم و ئەو وڵاتانە ڕێک دەخاتن هەموو ویلایەک کۆک بوون لەسەرەوەی کە ڕێگا بدرێتن شۆفێرەکان بێنە ناو هەرێمی کوردستان و دەتوانن لە هەرێمی کوردستانیشەوە هاتوچۆی پارێزەکانی تری عێراق بکەن بە ئەوەی کە لەسەر خاڵە سنووریەکان تێستی ڤایرۆسی کۆڕۆنایان بۆ دەکرێتن لە لایەنکەرتی تایبەتەوە بە سەرپەرشتی وەزارەتی تەندروستی کە کارێکی هاوبەش دەبێتن لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی سەر بە وەزارەتی تەندروستی. ڕێکارەکان دواتر لە بەیانێکی گشتگیر هەموو خاڵەکان ڕادەگەیەندرێتن بە نسبەت خاڵەکانی ئەوەی فڕۆکەخانەکانی هەولێر و سولەیمانی. دیارە فڕۆکەخانەکانی ئێمە ئێستا لە حاڵی حاضر ئامادەییان تێدا نیە بۆ ڕێکخستنی گەشتەکانی نێودەوڵەتی، بۆیە داوامان کرد لە هەردوو فڕۆکەخانەی هەولێر و سولەیمانی تا 1/8 خۆیان ڕێک بخەن و هەرچی کەم و کورتێک هەیە لە فڕۆکەخانەکان لە دابینکردنی کەلوپەلی پێویست و ڕێکارەکانی کە پێویستە گەشتیاری ناوخۆی و گەشتیاری بیانی هاتوچۆی پێدا بکاتن. وەزارەتی تەندروستی، وەزارەتی گواستنەوە گەیاندن لەگەڵ وەزارەتی ناوخۆ فەرمانگەی پەیوەندەکان هاتنە ڕاستپاردن بۆ ئەوەی خشتەیەک ئامادە بکەن بەو ڕێکارانەی کە پێویستە هاوڵاتیانی خۆمان و گەشتیارانی بیانی لە دوای 1/8 ڕەچاوی بکەن و هەروەها کۆمپانیەکانی فڕۆکەوانی بۆ ئەوەی بەپێی ئەو ڕێکارانە هاتوچۆ لە فڕۆکەخانەکان ڕێک بخرێتەوە. بڕیارێکی پێشوەختە هەبوو لە لیژنەی باڵا درابوو کە کەرەنتینەکردن لە ماڵەوە تاکیدی لێکرایەوە ئەو گەشتیارانەی کە دێنە هەرێمی کوردستان لە فڕۆکەخانەکانەوە لە خاڵە سنووریەکانەوە تێستی ڤایرۆسی کۆڕۆنایان بۆ دەکرێتن و دواتر ڕەوانەی ماڵەوە دەکرێن. ئەگەر لە حاڵەتی ئەگەر نێگەتیڤ بوو ئەوە حاڵەتێکی ئاسایە بە پۆزیتیڤ بێتن نیشانەی نەبێتن لە ماڵەوە کەرەنتین دەکرێت. ئەگەر نیشانەکانی هەبوو بەپێی ڕێنمایەکانی تەندروستی دەبێ بچێتە خستەخانەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنا. هاتوچۆ لە نێوان هەرێمی کوردستان و پارێزەکانی تری عێراق وەکو خۆی دەمێنێتەوە، بەڵام لەم کۆبوونەوە تاکیدمان لەسەرەوە کرد کە پێویستە ئاڵوگۆری بازرگانی لە نێوان پارێزەکان لە هەرێمی کوردستان و باقی پارێزەکانی عێراق زیاتر بکرێت بە تایبەتی لە ڕووی کشت و کاڵی و پەلەوەری کە پەلەوەرگەکانی هەرێمی کوردستان سێکتەرێکی گرنگی داهاتی خەڵکی هەرێمی کوردستانە. تاکید لەوە کرایەوە کە ڕێکار و ئاسانکاری زیاتر بکرێتن بۆ ئەوەی هەم بازرگانانی عێراقی و هەم خەڵکی ئێمە زیاتر ئاڵوگۆڕی ئەو کەلوپەلانە بکەن و کاریگەری لەسەر فەوتانی ئەو بەرهەمە بێتن کە ئێستا کاتی دروێنەکردن و کاتی حاصڵاتی ئەو سێکتەرەیە. هاتوچۆی نێوان پارێزیەکانی هەرێمی کوردستان یەکێک لەو خاڵە سەرەکیانە بوو کە زۆر گفتوگۆمان لەسەر کرد و یەکێکە لە داواکاری سەرەکی هاوڵاتیان بە تایبەتی لە نێوان پارێزگای هەولێر و پارێزگای سلێمانی. ئەمە دەسەڵاتێکی تەواومان داوەتە
هەردوو پارێزگاری هەولێر و سلەیمانی کە ئاسانکاری زیاتر و ڕێکاری پێویست بگرنە بەر ناکرێتن لە کاتی بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە لە هەردوو پارێزگا بە شێوەیەکی زۆر لە هەمان کاتیشدا دەواازەکان کراوە بن بۆ گواستنەوەی ئەو ڤایرۆسە، بەڵام بە تەئکید ڕێکاری زیاتر و ئاسانکاری زیاتر دەگیرێتە بەر بە ڕێگای کردنەوەی ڕێگەپێدانی ئەلکترۆنی کە کاتی خۆی لە ڕێگای وەزارەتی ناوخۆوە کۆنتترۆل دەکرا. لە ئێستادا دەسەڵاتەکە دراوە بە هەردوو پارێزگارەکانی سلێمانی و باقی پارێزگەکانی تریش لەگەڵ هەولێر، چونکە ئەو فشارە زیاتر لەسەر بازگەکانی هەولێر هەبوو و داواشمان لە پارێزگاری هەولێر کردووە کە خاڵەکانی داخلبوون لە نێوان هەولێر و باقی پارێزەکان زیاتر بکرێتن، بە تایبەتی خاڵی دەگەڵە و سماقۆلی کە ئاسانکاری زیاتر بکەن. و من لێرەدا جێی خۆیتی کە سوپاسی خۆڕاگیری هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین، بە تایبەتی ئەو هاوڵاتیانی کە لە پارێزەکانی سلەیمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕین هاتوچۆی هەولێریان دەکرد و تووشی گرفتار و کێشە دەبوون لە بازگەکان، سوپاسیان دەکەین کە تەحملیان هەبووە و داوای لێبوردنیشیان دەکەین لە هەموو ئەو هاوڵاتیانەی و هەموو ئەو خاوەن پیشیانەی کە لە ماوەی ڕابردوو بەهۆی هۆکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا تووشی گرفت بوون. ڕەنگە هەندێک جار لە هەندێک بازگەکان کێشەش دروست بوو بێتن. ئێمە ڕێنماییمان دەرکردووە کە ئەو پەڕی ئاسانکاری بۆ خەڵک بکرێتن، بەڵام ناکرێت هاتوچۆوەکە وەکو جاران لێ بکرێت. بۆیە ڕێکاری ڕێگەپێدانی ئەلکترۆنی بڕیاری لەسەردرا کە داوا لە هاوڵاتیان دەکەین وەکو جاران پێگیر بن و ئێستا گەیشتونێتە قۆناغی کە ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان تەشانەی کردووە. ئەم ڕێکارانی کە باسمان کرد بۆ شاری دووهۆک ڕەنگە جیاواز بێتن، چونکە یەکێکە لەو شارانەیان ناو پارێزگانەی کە هەتا ئێستا خۆشبەختانە ژمارەی مردن و ژمارەی توشبوون زۆر کەمەوە، ژمارەی مردنی هەر نەبووە. هیوادارین ئەو حاڵەتە وەکو خۆی بتوانین بیپارێزین، هەمومان هاوکاری یەکتری بکەین. بە سەبارەت بە ئەو قوتابی و خوێندکارانەی کە لە وڵاتانی دەرەوە خوێندنیان هەبووە و ئێستا ئەو وڵاتانە خوێندنیان کردوتەوە بە شێوەیەکی دەوامی ڕۆژانەیان هەیە، دەواازەکان کراوە دەبن بۆ ئەوەی سەفەر بکەن بۆ ئەو وڵاتانە و لە هەمان کاتدا ئەو خەڵکی کە نەخۆشیێکی پێویستی هەیە بۆ ئێران بۆ تورکیا ڕێگە پێدراو دەبێتن بەوەی کە ڕێگەپێدانی ئەلکترۆنی لە ڕێگەی پارێزگارەکانەوە و لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە بە تایبەتی بۆ وڵاتی ئێران ڕێگەپێدانەکان ئەلکترۆنی دەبن. لە هەمان کاتدا بڕیارماندا کە ئەو کۆمپانیانەی لە هەرێمی کوردستان پرۆژیان هەیە بە تایبەتی پرۆژە استراتیجیەتەکان یاخود ئەو کۆمپانیانەی لە ڕێگەی دەستەی وەبەرهێنان چ لە ئاستی پارێزیەکانیان لە ئاستی هەرێمی کوردستان پێویستە بگەڕێنەوە ئێرە و دەست بەکار بن، ئاسانکاریان بۆ دەکرێتن و بە زووترین کات ڕێگەپێدانیان پێ دەکەین بۆ دروست دەکەین و بەڕەچاوکردنی ئەو ڕێکارانەی کە وەزارەتی تەندروستی دایناون بۆ خەڵکی بیانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن. لە کۆبوونەوە تاکید لەسەر ئەو خاڵە کرا ڕۆلی هاوڵاتیان ئێستا ڕۆلی سەرەکی هاوڵاتی دەیگێڕێت خۆی. خۆشبەختانە لە ماوەی ڕابردوو تا ڕادەیەک هاوڵاتیان ئاستی تێگەیشتنیان بۆ مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا زیاتر بووە، هەتا ڕادەیەک هەز دەکەین کە خۆپارێزی زیاترە، بەڵام هێشتان لە ئاستی پێویستدانە. زۆرێک لەو شوێنە گشتیانەی کە بڕیار درابوو پێشتر بە داخراوی دەمێنتەوە و دەسەڵات دراوە بە پارێزگارەکان بۆ ڕێخستنی ئەو سێکتەرانە لە هەر شوێنێک کە هەست کرا ژمارەی توشبوون لە گەڕەکێک یان لە شارێک زیاد بووە، دەسەڵات دراوە کە قەدەغەی هاتوچۆ ڕابگەیەندرێتن لە ناحیە بێت، لە قەزا بێت، لە گەڕەکێک بێتن و ڕێکاری پێویست بۆ سزادانی ئەو شوێنانەی کە پەیڕەوی لە ڕێنمایەکانی تەندروستی ناکەن بۆ سزادانیان و داخستنیان تاکیدی لێکرایەوە. ئێمە لە قۆناغێک داینە ڕۆلی حکوومەت و دامەزراوەکانی سەر بە حکوومەت لە تێگەیاندن و بڵاوکردنەوەی وشیاری لەلایەن هاوڵاتیان و تاکی کوردستان ئەرکی ئێمەیە، بەڵام
جێبەجێکردنی ڕێنمایەکان دەبێ هاوڵاتیان زیاتر خۆیان خەمی تەندروستی خۆیان بێتن و لە خەمی تەندروستی خۆیان و خزم و کەس و دەوروبەری خۆیان بن. بابەتی ڕاگەیاندن کە بەسوپاسەوە لە زۆرێک لەو قۆناغانەی کە لە بابەتی ڤایرۆسی کۆڕۆنا لەگەڵمان بوون وەکو پێویست تاکیدی لێکرایەوە کە ڕۆلی زیاتر بگێڕن. بەڕاستی هۆیەکانی ڕاگەیاندن دەتوانن زۆر هاوکار بن و باشتر هاوڵاتیان تێبگەێنن و بەرنامەی زیاتر تەرخان بکەن بۆ خۆپارێزی و هوشیاری لە ڤایرۆسەکە. دنیا بەرەو کرانەوە دەچێتن. ئێمەش لە هەرێمی کوردستان لە ئەمڕۆ هەندێک بڕیارمانداوە کە زیاتر هاتوچۆی هاوڵاتیان کراوەتر بێتن و لە ڕووی بازرگانی لە ڕووی هاتوچۆی ڕۆژانە لە ڕایکردنی مامەڵەی هاوڵاتیان لە فەرمانگەکانی حکوومەت. بەڵام یەکێک لەو بڕیارانەی کە تاکیدمان لێکردەوە و پێشتریش لە ئەنجومەنی وەزیران و لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا باسمان لێوە کردبوو فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیانن کە بەشێک لە فەرمانگەکان ڕێکارەکان وەکو خۆی جێبەجێ ناکەن. ئەمە لە ئاستی ئەنجومەنی وەزیران دەسەڵات دراوە بە وەزارەتی ناوخۆ کە بەدواداچوون بکەین لە ئەو فەرمانگانەی کە ڕێکارەکان جێبەجێ ناکەن بە تایبەتی بەستنی ماسک لە کاتی داوامکردن یان ئەو هاوڵاتیانەی کە سەردانی فەرمانگەکان دەکەن. بۆیە ئێمە لێژنەیەکمان دروست کرد لە نوێنەری وەزارەتی تەندروستی و نوێنەری وەزارەتی ناوخۆ کە سەردانی وەزارەتەکان بکەن لە ئاستی وەزارەتەکان لە هەرێمی کوردستان. هەر شوێنێک کە پەیگیری لە ڕێنمایەکان نەکاتن پێویستە سزای ئیداری بدرێتن و لە ئاستی پارێزگەکانیش لێژنەیەکمان دروست کردووە لە قەزا و ناحیەکانیش بۆ ئەوەی بەدواداچوون بۆ فەرمانگەکانی حکوومەت بکەن. لە هەر شوێنێک فەرمانگەکانی حکوومەت خۆیان سەرپێچی بکەن سزای ئیداری دەدرێن. بۆیە من لێرەوە داوا لە هەموو هاوکاران دەکەم لە فەرمانبەران و کارمەندان و بەرپرسانی حکوومەت لە هەموو ئاستەکان کە هەر یەکێک ببێتە چاودێرێک لەسەر خۆی و دەوروبەری خۆی و فەرمانگەکەی خۆی، چونکە لە ڕۆژانی داهاتوو ئەو لیژنانە دروست دەکرێن و هەر کەسێک سەرپێچی بکاتن سزا دەدرێتن بەپێی ئەو یاسانەی کە بەرکارن لە هەرێمی کوردستان. من نامەوێ زۆرتر کاتتان بگرم. لە کۆتاییدا سوپاسێکی بێپایانی پزیشکان و کارمەندانی تەندروستی دەکەین کە خۆبەخشانە لە زۆرێک لە شوێنەکان دەست و بردیان کردووە و هاوکاری دکتۆرەکان دەکەن و داواشیان لێ دەکەین کە بەردەوام بن. ئێمە هەمومان ئومێدمان بە ئێوەیە بە ئەرک و ماندووبوونی ئێوە جێگای پێزانینی هەموو لایەکە. هەروەها سوپاس و پێزانینمان بۆ هێزەکانی پێشمەرگە، بۆ هێزەکانی ئاسایشی ناوخۆ، هەموو ئەو هێزانێک کە بەشدار بوونە لە ماوەی ڕابردوو لە جێبەجێکردنی ڕێکارەکانی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا. و بە ضروری دەزانم کە سوپاسێکی بێپایانی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت بکەین کە لە ماوەی ڕابردوو سەرپەرشتی دوو کۆبوونەوەی لیژنەی باڵای کردووە و زۆر لە نێزیکەوە هەم چاودێری ئەو پرۆسەیە دەکاتن و هەمیش ئەو توانە مادی و پێداویستیانەی کە وەزارەتە پەیوەنددارەکان پێویستیان پێ هەیە بۆ ڕووبڕەبوونەوەی ئەو ڤایرۆسە دابینی کردووە و لە سەرڕای ئەو قەیرانە دارایەنەی کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی دەبێتەوە. بەڵام جەنابیان زۆر خەمخۆرانە لەسەر ئەو خاڵە تاکیدی کردووە و پشگیریکی تەواوی وەزارەتی تەندروستی و وەزارەتەکانی تری کردووە بۆ جێبەجێکردنی ئەرکەکانیان.